کۆمەڵگەی بەردەقارەمانە لە سنووری قەزای بازیان لە خۆراوای پارێزگای سلێمانی هاوشێوەی بەشێکی زۆری شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان هاوڵاتیانی ئەم شارۆچکەیش کە ناوچەکەیان دەوڵەمەندە بە سامانی سروشتی و دەیان کارگەی جۆراوجۆر بە قەبارەی جیاوازەوە بوونیان هەیە جیرۆدەی نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکانن. ئێمە لە شارۆچکەی بەردەقارەمان بەدەست کۆمەڵێک کێشە و گیر و گرفت و کەم و کوڕی و ئەناڵێنین کە بەتایبەت ئەوەی کە من قسەی لەسەر دەکەم کەم و کوڕی شەقامەکانمانە. بەڕاستی کۆمەڵێک گەڕەکمان هەیە تا ئێستا کە لە ساڵی 1970 و 1970 ئەم شارۆچکەیە دروست کراوە شەقامەکانی هەر خۆڵن قرتاو نەکراون یان کۆنکرێت نەکراون. نەخێر نەوەڵایی وەک پێویست نەوەڵە ئەگەڵ یەکێ واستەی هەبێ و یەکێ بناسیە بەڵێ بۆ یەکەن. من خۆم دوو مناڵم هەیە مەکتەبیان تاوا کردووە شادەی باشیشان هەیە چەندەها سیڤیم بردووە لە مەعامەلانە هەتا ئێستا جوابیانە داوێتەوە 2 دانە ساڵە. ئەگەر یەکێ واستەی هەبێ دامەزی واستەشی نەبێ بەخوا قوربان بەخۆی هەربی بغڵێتەوە بێ ئیش و بێکار. نازانم لە باز لە چی بکەین کارەباوە هەر هیچ زۆر خراپە کارەبا. کارەبا حساب بیزەمپێریان داناوەتی کە بیزەمپێکریان دانا وتیان کارەبا باشە بێ بەڵام کارەبا خراپتر بۆ باشتر نەبووە. یعنی مە 30 ساڵە بە حساب ئەم حکومەتە نەیتوانی ئەم کارەبای چاک بکات. ینی ساڵ بە ساڵ خراپترە بێ ساڵ بە ساڵی خۆزگامان بەپار ساڵ بە ساڵ وای لێدی اینجا لەسەر جادەوبان هەر عینی شت جادەوبان هەر بگرە هەر زۆر خراپە. نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکان لە کاتێکدایە کۆمەڵگەکە بەرەو بە ناحیەبوون هەنگاو دەنێت. قایمقامی قەزای بازیانیش بۆ وەکالەت بەڵێنی خەرجکردنی سەدان ملیۆن دینار لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بە هاوڵاتیانی کۆمەڵگەکە دەدات. دەربارەی خزمەتگوزاریش بەڵێ ڕازێکی کۆمەڵێک کۆڵانمان هەیە کە بەداخەوەی لە سەردەمی کۆنەوە لە 1970 ئانەشە کە کۆڵانە تا ئێستا هەر بڵێ چاوەڕێژە یاخود گڵە. ئێمە لە دوایەوەی کە پرۆژەی بجێی تەنمیە قالیم ڕاگەیەندرا ئێمە لە پلانی 2021 هەر بەردەقارەمانمان داخل کرد و بەداخەوە جێبەجێ نەکرا. لە پلانی 2022 داوای نەکردنەوە هەر بەردەقارەمانمان داخل کرد. بەردەقارەمان بە پێی ژمارەی دانیشتوانیان کە ئەو بجێی بۆمانێ بە عەدالەتیەکمان تیا کردووە پێی ژمارەی دانیشتوانیان نزیکەی 700 ملیۆنیان بەرکەوتووە. کۆمەڵگەی بەردەقارەمان لە ساڵی 1970ەوە بنیاد نراوە. لە ئێستادا زیاتر لە 2000 خێزان لە کۆمەڵگەکەدا نیشتەجێن. خراپی شەقام و کۆڵانەکان و نەبوونی بڕی پێویست لە کارەبای نیشتیمانی و نەبوونی هەلی کار بۆ گەنجان لە دیارترین کێشەکانی سنوورەکەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵگەی بەردەقارەمان لە سنووری قەزای بازیان